دیاردەی گەندەڵی لە هەرێمی کوردستان کە بۆتە هۆکاری تەواوی پێشێلکردنی مافەکانی مرۆڤ بە بڕای شارەزایان ئەبێ هەنگاوەکانی کەمکردنەوە و نەهێڵانی لەسەر ئەستی باڵادا بۆ بنرێت. مامۆستایەکی زانکۆش پێی وایە پەروەردە لەسەر مافەکانی مرۆڤ و کارپێکردنی هۆکاری سەرەکیە بۆ کەمکردنەوەی دیاردەی گەندەڵی. پێشە شتێک پەروەردە لەسەر مافەکانی مرۆڤ زۆر گرنگە. مافەکانی مرۆڤ تەنها هەڵواسینێن لە دەستگەکانی حکوومەت و ماڵەکانمانە یا مناڵەکانی فێرکەین بەندەکان ئەوەنەیە بۆ شێوازەیە، بەڵکو ئێمە بە عملیکردنی ئەم بەندانەیە. من پێم وایە لە مناڵێکی بەردەرگاو ماڵ تا پێرژنێکی سەربەرماڵ پێویستمان بە ڕاهێنان و پەروەردە و پێگانە سەر مافەکانی مرۆڤ بۆ ئەوەی هەموو جۆرەکانی گەندەڵی نەمێنێت. لەلایەکی تریشەوە بیرمانەتیانی هەموو گەندەڵیەک واتە پێشەکانی مافێکی مرۆڤ، بۆیە ئەتوانین بڵێن گەندەڵی و پێشەرکاری مافەکانی مرۆڤ دوو دیودراوێک. ئێمە ئەگەرمانەوە ئەم دیاردەیە ناڵم بن بڕکەن چکەوە شتێکی مەحاڵە لەم هەلومەرجە، بەڵام توانین کەمیکەینەوە ئاسارەکان دەرەشان کەمکەینەوە. زۆر گرنگە ئێمە پەروەردە و ڕاهێنا لەسەر مافەکانی مرۆڤ. کاریگەریەکانی گەندەڵی لە ڕووی کۆمەڵایەتی و کاریگەڕیەوە بە بڕای مامۆستایەکی زانکۆ دابەشکردنی کۆمەلگای لەکەوێتەوە، دەسەڵاتیش بە نایەکسانی دابەشە بێت. باس لە لایەنی کۆمەڵایەتی بکەین بێتەوەی دروستبوونی هاوڵاتیان دوو چینی جیاوازی هاوڵاتیان، چینێکی کەمی دەوڵەمەند، چینێکی زۆری هەژارکە. هەموو شتەکان لەلایەن چینە دەوڵەمەندەکەەوە قۆڕخراوە بەرهێنانە وەزیفەیە دەسەڵاتە پلەیە پارێ و ئەوان سوودی تاوڵە و مافە ئازادیانە وەرەگرن کەمتر هاوڵاتی ئاژارەکان سوود لە مافە ئازادەکانیان وەرەگرن. ئەگەر لە ڕووی کاریگەری و ئابووریشەوە باسکێنە ئەبێتەوەی ڕاوەسانی گەشەکردنی ئابووری وڵات، هەروەها کاریگەریی گەوری لەسەر لایەنی کارگێڕی هەیە و هاوڵاتیان و دەوڵەت وەک پێویست ناتوانێت ئەو وەرکەی لە سەرشانەتی بە یەکسانی بە سەرسەرجەم هاوڵاتانە جێبەجێکەوە هاوڵاتیان وەک یەک تەماشا بکات. بە بڕای شارەزایەکی بواری کارگێڕی گەندەڵی دەسەڵاتە باڵاکان تەنها ئەنجامی نادەن، زۆر کاتیش لە خوارەوە کاریگەر و ڕێخۆشکردن بۆ تەشەنەسەندنی گەندەڵی. شێوازەکانی گەندەڵیش بناسێنین، اختیلاسە و بەهادەردانی پارێ و سپیکردنەوەی پارێ و هەڕەشێ و کۆمەڵێک شێوازمانەیەکە لە هەر لایەنێکیان بگرین کاریگەری لەسەر مرۆڤەکانە بێت. ئەمە تەنها لە دەسەڵاتەکانی سەرەوە بەکار نایێت، بەڵکو دەسەڵاتەکانی خواریشەوە گرێتەوە، تاکانی کۆمەلگاگرێتەوە کە بەکاری هێنن و ئەکەن ڕێگە فەرهەمەکەن تا دەسەڵاتەکانی سەریشەوە بەکاری بێن و ئاسانکاری ئەکرێت بۆ چینی سەرەوە و وای لێ دواتر تەشە ناکات وەک ئێستای کە وەزعی هەرێمی کوردستانی تێدایە. جێگای ئاماژە پێکردنە کۆلێژی زانستە مرۆڤایەتەکانی زانکۆی هەڵەبجە لە ساڕۆژی ڕاگەاندنی جاڕنامەی گەردوونی مافەکانی مرۆڤدا سیمپۆزمی گەندەڵی و کاریگەریەکانی لەسەر مافی مرۆڤ ئەنجامدا بە بڕای مامۆستایانی زانکۆ و چاودێران لە ئەگەری هۆشیاربوونەوەی کۆمەلگا و پەروەردەیەکی تەندروست لەسەر مافەکانی مرۆڤ هۆکارە بن بۆ کەمکردنەوەی دیاردەی گەندەڵی و سوودبوونی کۆی گشتی کۆمەلگا لە داهاتی گشتی و نەهێڵانی نایەکسانی و سەروەربوونی مافەکانی مرۆڤدا. سەڵات جەمیل، کورسات نیوز، هەڵەبجە.